لارێکی بەهێزی خولی خوار 19 ساڵانی عراق و لە کۆمەڵی باکوور لە هەفتەی چوارەم هەولێری پێشەنگ پێشوازی لە دهۆکی دووەم و ڕکابەری کرد. هەولێر زوو گورزی خۆی وەشاند، ئاکام ئارام 2 گۆڵی بۆ تیپەکەی لە خولەکانی 8 و 12 تۆمار کرد، هێزێکی زۆری بە هەولێر بەخشی. دهۆک وەڵامێکی بەجێ پێ نەبوو، نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. لە ناوەڕاستی نیوەی دووەم و لا خولەکی 67 ژیار ئیبراهیم گۆڵێکی نایابی تۆمار کرد و جیاوازەکەی بۆ دهۆک کەم کردەوە. هەرچەندە هەردوو تیپ هەوڵی گۆڵیان لە پێش بوو، بەڵام یاریەکە گۆڵی زیاتری لە خۆیەوە نەگرت، بە سەرکەوتنی هەولێر بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە کۆتایی هات. ئەو برنەوەی بۆ ئێمە زۆر پێویست بوو، پێویست بوو 3 خاڵ یاریەکە بەهێز بین بۆ ئەوەی لە سەدارە بمێنینەوە، لە سەرکەوتن بەردەوام بین. ئەلحەمدولیلا فەزلی خوای گەورە ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوش بەردەوام دەبین لەسەوە ئاستا. دەستخۆشی لە تیپ بەرامبەرش دەکەم، یاریش باشان کرد، بەختێکی باشتر لەبەوە. بدەست بێگە الحەمدلله شکر ڕاستی یاریەکە نێوەفسانەی بی ئەم ji bo sê xalat bîne verê ew bû ku 10 deqet ew heta çarek ew yarzanî me net merdabûn bin zixtî ve cegê ew jî her du gol me xeledî gol xwarin heta yanî nîvayekê jî dumayê katî em baştirî min şwa nîva doyê nefsî sînaryo em gelek baştirî min heta me şa golekê jî bigirin em hewla du ya sê jî girin rastî jî yanî شاشیت دادوانی جی هبون پنالتی گواز هبون ما چی بیلی ندا و الحمدلله شکر اما یاری و دوید تقابل بگم خسارتی و فوز همین اشتیایی الحمدلله شکر. بەم شێوەیە تیپی خوار 19 ساڵان یانی هەولێر بە 12 خاڵی تەواو پێشەنجی کۆمەڵەکەی گرتووە، دهۆکیش بە 6 خاڵەکەی خانەی دووەمی لەدەستدا و پاشەکشەی کرد بۆ پلەی سێم. حسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.